وتمان شيء جوجيني أو فرد برنزي دديني تو كابرا قلت ما مسلبات دوي أمس سيم هي قلت فهموا خلاتك بقدر هم شو برسيار مان هي برسيار ولا هر كسك برسيارك جواب داتوا أو سنترك أول خو أخير بنشي ددانا كي لو دشوا بلاش براسي كأما أو هدية أو دياريانة دبخشين ما بس ما لويا كوا أو جنزا پەیوەزبی بە ئاینی ئیسلامی پیرۆز پەیوەزبی بە مزگەوت دەبەن هەندی ئەمەدرری ئەو خەڵکانە خۆش دەکەین خەڵک هەیە مەسەلەن چاوی بە مزگەوت هەڵنایە چاوی بە ئاین هەڵنایە منداڵەکانمان ڕێز کرد و گوتمان ئەوەی لەوەتی ڕەمەزان دێتە مزگەوتێ هەدیان دەدەینێ 200 منداڵ خربوونەوە هەموو هەدیەماندایە پار هەستام خەڵاتم تەوزیع دەکرد گوتم هەر کەسێک سەڵەوات لەسەر پێغەمبەری لێدا صلی الله عليه وسلم وخوتي إشكالية بو قامة القيامة دنيا هستا كو أوا خلات ددا أو حمو خلاتي ددا مقابل الصلوات اللي دان سبيغمبري صلى الله عليه وسلم طبعا بيش شي بخير بين سرتا هو أما بتايبتي رمضان أما لغير رمضان أو تشتانه بردوين بلام لرمضان فوكس داوين السر أوي لبروي لرمضان خلك شي زور رولا مزقو دكا خلك شي زور لآيني بيروز إسلام دكا خلك شي زور بروجي دبي بتايبتي جنزكان بتايبتي جنز رو لمز قبدك لبر أوج أما حتى بتاني استيعابي أو جنزان بكين لبو دين لبو مزقب لبو آيني إسلامي بيروز هستاينا خلات دبخشين خلات باشترين رجالو أوي دري أوي برامبرت خوش بكين وهر وهاش كأتو خلات دبخشي أو خلكا أو جنزي مزقبتي لا خوشويز دبي أو من دالا مزقبتي لا خوشويز دبي لبروي استا أما تمشادكين أو زماني كأما تيداينة زماني فتنة زماني بلا مصيبة زماني كشتنا زماني برينا زماني مادي هوش برا خلق بلا ريسو أو جنزانا ما براسي كأما أو هدية أو دياريانة دبخشين ما بس ما لويا كوا أو جنزا پەیوەزبی بە ئاینی ئیسلامی پیرۆز پەیوەزبی بە مزگەوت دەبەن هەندی ئەمەدرری ئەو خەڵکانە خۆش دەکەین بەو دیاریانێکە دەبەخشین واللهی ئەمن تازەش باسم کرد یەک شتێ لە گۆڕی ئەمە لە بۆ سوشیال میدیایەکان یعنی پێم خۆشە شتێک عەرزی وام بکەین زۆر جار تەمەشا دەکەی قەتع دەکەن ئەو قەتع موشکیلەیە یعنی تەمەشا دەکەی ئەمە باسی شتێک دەکەین زۆری مامۆستایەکانیش باسی بابەتێک دەکا دێن کە ئەوەی قەتع دەکەن دەیبڕن مفهومەکەی نادا لە پاشەویچە هەیە چی لێ دێ خەڵکەکەش نازانی بێت بیان بکە ینی تاحقیق لە قەزیەکەی بکە ئیشەکە گەورە دەبی ئەوجار لەبەرەندێ کە کاردانەوەی دەبی کاردانەوەکەی لەوانەیە هەندێک جار بە خراپە دەبی هەندێک جار بە باشە بەڵام هەر شتێک لە پێوەری شەرعی لە پێوەری دابوو نەریدی خۆمان نەستە دەرێ زۆر احتیاجە خەڵک زۆر جار قسان دەکا خەڵک زۆر جار مەثەلەن ناو ناتۆر دەمیتەوە یان ئەو مەبەست ئەوها یان ئاوا ڕووی ئەوە هات بەس مهم ئەوەیە ئەمە پێوەری شەرعی دابین بکەین ڕەچاو بکەین و پێوەری دابوو نەریدی کوردەواری خۆشمان مەسەلەن نەبەزێنی ئەو بابەتە ئەمە تازە قسە کرد جەنابتم گوتم لە ڕوانگەی شەرعی لە ڕوانگەی شەرعی ئەو پرسیارێک کە کردیتمان غیر ناشەرعی نییە یعنی ئەمە پرسیار دەکەین چێ دوو ژنی هەیە باشە ئایا شتێکی ناشەرعیە نا ئایا دژی عرف و عاداتی کوردەواری خۆمانە نا ئیدەن لێرە ئەمە چمان هەیە ئەمە هەموو شەو پرسیارمان هەیە پرسیار و وەڵام مەثەلەن هەیتمان کۆبۆن و بنزین تەوزیع دەکەین هەیتمان برنج هەیتمان قەلەمی قورئان هەیتمان تەسبیحە هەیتمان سیارەی منداڵانە هەرێکە بە جۆرەی خۆی سوالەکە کاتینە سەر ئەو سوالەی چەند شەوە سوالی ئەوەی دەکەین مەسەلەن چێ وتمان تەکسیەکی مۆدیل کەونی هەیە ئەما ئەوەی دەدەینی ئەو کۆبوونە بنزینەی دەدەینێ هەدیە لۆ دەبی سوالەکە ئەوە بی لەگەوی بگونجێ ئەو ئیسفادەی لێ بکە فعلەن یەکە ساڵی 1990 بگوتیم ئەوە کەسە ئەومان دەئید ئەو کە دێمە سەرێ ئەتاخە وازح بی ئەو سوالەمان کرد ئەو دوارە سوالی خەلەم قورئانمان کرد چێ ژینی هینایە لەو ڕەمەزانەی گەنجە گوتی مامۆستا من هینایەتمەوە 2 هەفتەیە قەلەم قورئانماندایە چەند شەوە باسی ئەو سوالانە دەکەین گوتم با ئەو کەسانی 2 ژنیان هەیە ئەوانیش بێبەش نەبن لەو خەڵاتانە باشە وتمان چێ جوژنی هەیە ئەو فەردە برنجەی دەدەینێ تۆ کابرا گوتی مامۆسلەباتی دوی ئەمە سێم هەیە وتم فەرموو خەڵاتەکەی بگرە ئایا ئەوە چی تێدایە زۆر تەبیعیە شتێکی بەڵام وچی گوتمان خەڵک هەیە مەسەلەن بەڕاستی چاوی بە مزگەوت هەڵنایە چاوی بە ئاین هەڵنایە چاوی بە شەرع هەڵنایە دری پێتون دەبی بۆ بابەتانە
سەرودری دەگیرێ جەوی دەگیرێ ئەوەیە ئەمە نەک هەر ئەو بابەتێ مەسەلەن پار هەستام خەڵاتم تەوزیع دەکە گوتم هەر کەسێک سەڵەوات لەسەر پێغەمبەری لێدا صلی الله عليه وسلم 16 کتێب ئەمە هەدیە دەدەینێ قەلەم قورئان هەدیە دەدەینێ سەڵەوات لێدان لەسەر پێغەمبەری صلی الله عليه وسلم ئێوە خۆچی ئیشکالیە بووە قامەت القیامە دنیا هەستا کو ئەوە خەلات دەدا ئەو هەموو خەلاتی دەدا مقابلی سەڵەوات لێدان لەسەر پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەوە لە مێژە نییە ئەوە هەر من زمنی ئەو شەوانەیە هەر لە زمنی ڕەمەزانە ئەو چیە ئەوەش هینامان لۆ ئەوەی کە مەحەبەتی لە کۆمەلگا زۆر جار دەگوترێ خەسوو لەگەر بوچی خەسوو لەگەر زاوەی تەبانینە لەگەر یەک زۆر جار ئەوها باز دەکرێت ئەمە لۆ ئەوەی ئولفەتەک مەحەبەتێک لە نێوان زاوا و خەسوو دروست بی یعنی شتێکی ئەوها لەتیفەش خۆش گوتم چێ نەناو موبایلەکەی ڕسمی خەسووی تێدایە یەکێک هەر یەکسەر هەستاوە فەوری گوتی مامۆستا ئەمن گوتم وەرە دەست خۆش بی ئەوە هەدیەی خۆت وەرگرە ئەو نازم قەلەم قورئان بوو نازم چ بوو دامانیان بووم بوویان ئەوە بوو ئەو بابەتانە زۆر تەبیعیە بەس خەڵک یعنی زۆر جار بەلا ڕێدەبا مۆزوعەکەی زۆر تەبیعیشە حتى لە زمانی پێغەمبەری صلی الله عليه وسلم نەناو مزگەوت حەبەشیەکان هاتینە زۆران بازێنیان کردیا مسارعەیان کردیا نەناو مزگەوتی پێغەمبەری صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم بەخۆی تەماشای کردیا عایشە خوای لێ ڕازمی لە پشت پێغەمبەری صلی الله عليه وسلم تەماشای کردیا مزگەوت مدرسە بووە مزگەوت خەستەخانە بووە مزگەوت تەختیتی حرب بووە لە جیهاد و غەزا مزگەوت وەرزش بووە کاوانە هاتینە حەبەشی لەبەر هەندێ بابەتی مزگەوت زۆر گرینگە زۆر مهمە ئەتو ڕەبتی کەی پەیوەندی بکەی لەگەر دەرەوە لەگەر دەرێ لەگەر خەڵک لەگەر کۆمەلگا لەگەر مجتەمع ئەوە زۆر مهمی منداڵان ئەمە ڕێزمان کرد بوو یعنی ڤیدیۆکە نیشان دەدەم منداڵەکانمان ڕێز کرد بوو گوتمان ئەوەی لەوەتی ڕەمەزان بووە دێتە مزگەوتێ هەدیان دەدەینێ 200 منداڵ خربوونەوە هەموو هەدیەماندایە چەند مهمە ئەو منداڵە پەیوەزی بە مزگەفت ئایا پەیوەزبی بە مزگەفت باشە یان پەیوەزبی بە نادیەکان و بە مەلهەکان و بە ڕاقسەکان و بە بابەتی مادەی هۆشبەر و مادەی مخەدەرات و بڕۆ سزنەکان تەمەشاکەن زۆربەی ئەو گەنجانە هەموو تووشی ئالوودەی ئەو بابەتانە بوونە لەبەر هەندێ زۆر گرینگە زۆر مهمە ئەمە دڵی خۆمان بکەینەوە مامۆستای ئاینیەکان لە بۆ مزگەوت بکەنەوە لە بۆ گەنجەکان بکەنەوە لە بۆ هەرزەکارەکان لە بۆ منداڵەکان زۆر گرینگە مەسەن دەرێ بەتەنە ئەوەی لۆ بڵاو ناکەنەوە ئەو ڤیدیۆی عمل بەنگۆ دەرێم ئەنگۆ ببنە ئەوەل کەس بڵاویکەنەوە چ ئەو ڤیدیۆی کە دەرێم چێ سەردانی داچی خۆی دەکا هەموو ڕۆژ خەڵاتی دەدەینێ فەردە برنج و تەنەکە ڕوونەکمان دایتێ ئەوەی سەردانی داچی خۆی دەکا هەموو ڕۆژ دوونێ شەوێ ئەو سوالم کردیا ئەوە شتێکی ئیجتیماعیە کۆمەلگای بەس خەڵکەکە دری بەوەی ئاوی ناخواتەوە کۆبۆنی بنزینەوە ئەوە لەکنمانە هەر ئەوەی مەسەلەن هەر شەوەی سوالێک دەکەی کۆبۆنی بنزینەکەی ئەوە تێدایە مەسەنەوە لەکرم مەسە ئێستا تازە ئەنگۆ بێن دوو تەنەکە ڕوونماندا دوونی لۆیان دەرچوو بوو ئێستا پیتاقە ئەو پیتاقەکە لەکن بوو ئیددانە کابم دێ مەسەلەن ئەوە ئێستا ئیسیا هەر کەسێک پرسیارەکەی جواب داتەوە ئەوە سنتەرەکە ئەوە لۆ خۆی خوا خێری بنووسی ددانەکەی لۆ دەشوا بەلاش مەسەلەن ئەوەشمان هەیە ددانی دەشوا کارە خێرخوازانەی کە تۆ دەکەی خەڵات دەبەخشیتەوە ئەمە لەسەر ئەرکی سەرشانی خۆتە یاخود خێرخوازانە خێرخوازە ئێستا منەوە کابرا دوێ ئەوەی لۆ من ناردیە کابرام نەدیتە نەهاتیە ئەوەی یەکشە دەیناردێ مامۆستا پرسیار وڵام کە ئەوەی زانی بابێ ددانی بشوا بەلاش ئەو کۆبۆنی ڕەوان کردیە کابرا مامۆستا پرسیار کە ئەوەی زانی ئەو بنزینێ بدێ برنجەکەی ڕەوان کردیە ئافرەتێک ئەوەی منداڵەکانی قەمەری ڕەوان کردبوو دادنێ لە مزگەفت تەلەفۆن دەکە دەرێم کاکە دانی خوا خێر نووسیتەوە ئەمەش بە شەفافانە هەمووی تەوزیع دەکەی ئێستا دوونێ 15 برنجمان تەوزیع کرد و ئەو کەسانەی چێ ختمی قورئانی کردیە لەو ڕەمەزانەی ئەو هەفتەش ڕۆژێ دامانە هەمویان یعنی ئەمە پرسیارەکەمان هەمە ڕەنجیە هەموو جان بەچی دەگرتەوە وەرزشیش دەگرتەوە وەرزش تۆپمان هینایە تۆپمان تەوزیع کرد ئەوە کاپتن عیماد لێرەیە تۆپی هینا لۆمە ئیماد عەسادەوە لێرێ تۆپی هینایە تەوزیعەکەمان کرد تۆپەکە سوالی وەرزشیمان کردیە خەتی جەزا قەوسەکەیە لە خارجی خەتی جەزای ئەو قەوسەیە چییە ئەو چەماوەیە چییە پرسیارمان کرد ئەو گوتی مامۆستا ئەوەیە کە پەنارتیەکە لێ دەدرێ لاعیب نابی بێتە پێش زیاتر تۆپەکەماندایە یعنی ئەمە هەموو بابەتی هەمە ڕەنجەکەیە ئەوە کەمان پرسیار وڵام ئامانجت چیە لەم کارە ئەجە گوتم ئەمە گوتمان خەڵک ئامانجمان چییە ئامانجمان وەیە لەو ڕەمەزانەی خەڵکەکی زۆر
نوێ مشتری نوێ بابنی بە ئوسلوبەی دێتە مزگەفتێ وجوهاتی نوێ دێتە مزگەفتێ هەیە یەکەم جارێتی گەنجە ڕوو لە مزگەوت دەکا خەلکی دی نوێ دێ ئەتوو دەبی ئەوانە کە تۆ بەکارن دێن دەبی ویان لێ بکە دریان بە مزگەفت دریان بە ئاینی ئیسلامی پیورێس خۆش بی بە چ خۆش دەبی بڕۆ هەموو علم النفس ئەوانەی لە ئەوروپا دەرێ هەدیە محبەتی زیاد دەکا کە ئەتوو خەڵاتی دەدێ ئەو دینەی خۆش دەوێ قورئانەکەی خۆش دەوێ خوای خۆش دەوێ پێغەمبەری خۆش دەوێ مزگەوتشی لا خۆشەویست دەبێ زۆر بەدەیان بەڵام ئەمە نمونە کردو دەین ناو لایڤەکانمە کە پرسیار وڵاممان دەکرد سێ گەنج هات نەخەت ڕەمەزانە گوتی مامۆستا ئەمە نەپار گوتی مامۆستا ئەمە مەشروبی دەخۆینەوە وا لە لایڤین لەگەرت گوتم گوتی مەشروبی دەخۆینەوە لە لایڤین لەگەرت بە ڕۆژیشین ئەمنیش سوعبەتم لەگەریان کرد گوتم با لە خەت بمێ گوتم ئەمنیش مەشروبم لەکنە مەبەستم چ مەشروبەکە شەربەتەکە بوو شەربەتی خۆم لەکەم بوو مەشروب چی یعنی شلەمەنی پێکەنی گوتی ئەو مامۆستایکی سپۆرتە مامۆستا بلۆکمان ناکەی گوتم نا ئەگە حدودی نەبەزێنن نە بلۆکتان دەکەم نە کەرپوستان دەکەم بووە سوعبەتمان وتی بە ڕۆژی بن گوتم ئەنگۆ بە ڕۆژی بن لە بە ڕۆژی بۆ خۆتان بەردەوام بن لە ئەوەی بە بمینێن نەک برێن بڕۆن فاسق فاجر کافر وەڵا لەگەرمانەوە لە لایڤی هەموو ڕۆژ گوتم بەس دەبی بمنێنەوە جێم بدەنێ دەما وەڵا ڕەمەزان تەواو نەبوو الحەمدولله وازێن لە مەشروبەکەی هینا بە ڕۆژیش بوو بەردەوام بوون ئێستا جار و بار لەو کارە خێرخوازیانەی کە پرسیار و وڵام دەکەین ئەوان بەشداری دەکەن الحەمدولله ئەمن ئەوان بەخۆی لە ئەوروپا نا لێرەینە بەس دوویان وەزم خەڵکی سلێمان بوو یەکیان خەڵکی هەولێرێ بوو ئادێن زۆر دێن ئێستا مەسەلەن دوونێ نا پێش ڕەمەزانی کابرایە کات لە ئەڵمانی هات بووە هەر بە سەرعی دەڕۆژم گوتی مامۆستا ئیشەکەمێ گوتم وەڵاهی بە عەجەنەما گوتی مامۆستا یەک دەقە ئەوەکم هەیە بەس مەوزوع گوتم چێ گوتی ئەمە لە ئەڵمانیا الحەمدولله خوای تەبارەک هیدایەتی داینێ ئاوا متابعیەوە دەکەن لە دڵی خۆم گوتم چانە بوو بەجێم نەهێشت ئەگە بەجێم هێشت باید یەک بزانە ئەوە نەوعەک بوو لەو چیزی نەوعەکە بەدەیان الحەمدولله کابرایەک یەکمان کە بوو بەس قسەی بە دین بە ئیسلام بەوەی دەگوت لە ناو لایڤی داهات ئەمن عادەت مەدەرێن بلۆچی مەکەن هیچ بلۆچی مەکەن با ببینێ هەر قسەی خۆشم لەگەر یەک مانگ جوونی بە من دەدا بە باب بە داک بەخوا بە پێغەمبەر هەر مناقەشەمان لەگەری دەکرد بە نەرمی ئاخیری پاژمانگەکی نامەی لە تایبەتی نار گوتی مامۆستا قەسەمان عەزەمان گوتی وەڵاهی دینەکەی تو حەقە کوردیشە لە هەولێریشە دینەکەی تو حەقە بەخوای ئەتوو ڕاست و دروستی ئەمن ئێستا گوتی ئەشهد لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله گوتی گەورەترین مولحید بووم بەڵام ئەمن ئەو هەموو قسە جوون بەتون دەدا بەخوام دەدا پێغەمبەرم دەدا ئەتوو هەر بە نەرمی دعوە بانگەوازەکە دەکە ئەتوو حەقی ئەمن ناحەقم گوتی پەیجەکەشم دژی دینە دژی ئیسلامەتیە بەڵام وەڵاهی دەبی ناوی لێنم نور الئیسلام فەجر الئیسلام گوتی خزمەتی دینی پێ بەرێ وای کرد کابرا مەوجودیشە زۆر زیرەتشە عەبقەریشە الحەمدولله خوای تەبارەک وتعالە هیدایەتیدا بەس بە ئوسلوبەکەی ئەمن جوون دەدەن دەرێم ئەمە ڕێزمان هەیە لۆتو هەر یەکێک جوون دەدا کفر دەکەی هەر شتێکمان دەرێم ئەمە ڕێزمان هەیە لۆتو دینەکەی ما ئەوهای ئەمە پەروەردە کردێک کە ئەمە لەگە ئەوەی بەرامبەری ما چاکەی بکەین ئێستا دوونێ کابراایەک دوونێ قسەچی نەشیاوی نووسیا یعنی قسەکە زۆر نەشیا بوو ئەمن گوتم ڕێزت هەیە خەڵکەکی دی جوابی دابووە ئەمن قسەی نەشیایی ئەبەت پێ نارێم ئەمە زۆر احتیادیە درم پێ خۆش دەبی لۆ درم پێ خۆش ئەمن ئەوانم دەوێ بەخۆی ئەوانم دەوێت کەسب بکەین یعنی ئەوەی ڕخنە دەگری ئەوەی مەسە قسەی ناشرین دەکە ئەمە پێم خۆشە لەگەوانە گفتوگۆ بکەم لۆ لەبەر ئەوەی ئەمن دائیم بە چاچی ئەوان قسەی ناشرین ئەمە گولیان لۆ دەنێرم ئەوان قسەی ناشرین ئەمە گەڵبیان لە بۆ دەکەم و گەردەنیشیان ئازابی لۆ لەبەر ئەوەی ئەوان بە غەڵەت تێگەیاندرانە شارەزای ئاین نینە باشە و لە سولبی ئیشەکەی لە کانگەی ئیشەکەی نازانن فەقیران شارەزانینا لەبەر هەندێک گەردەنی ئازاد دەکەم زۆر تەبیعی ئەو جامە ڕۆژانە دێن مانگە لەوەی پێشتر دێ دوو مانگ ئەوڕۆ دێ سبەی دێ مامۆستا گەردەنم ئازاکە مازەکەم بە غەڵەتی تێگەیشتم مامۆستا لە فیلان جێ من ئەوهام کرد گەردەنم ئازاکە احتیادی ئەمە الحەمدولله بە ساڵانە دەیان خانی جێبەجێ دەکەن بۆ فەقیر و هەژارانەوە هەر ئەوی ڕۆژێ ماتۆری سێ تایەمان کرێ لە بۆ گەنج بە ئیشان دێخین باشە ئێستا لەو ڕەمەزانی ئەو 6-7 ڕۆژە ڕۆیە 1500 سەبەتەی خۆراک تەوزیعم کردیە نابینان هەژارە 1500 ئێستا وا قسە لەگە تو دەکەم و مەوعیدمان هەیە لە دەرێ هەندێک ئازوو قەمال و هاتێ تەوزیع دەکەین ئەوە بە 6-7 ڕۆژی ئەوجا ئەمە ئیشەکەی دەکەین لە بۆ خوا لێمان ڕازیوی و پاشان خزمەتی ئەو ملەتەی دەکەن خەڵکی دیش چ دەرێ زۆر احتیادیە لە لامە